بەهۆی ئەو ستەمەی کە سوپای میانمار ماوەی 5 ساڵە لەگەلی موسڵمانی ڕۆهینگای دەکات. ئەو گەلە لە لێواری لە ناوچووندایە و زۆرینەشیان لە دۆخێکی سەختی ئاوارەیدان. ئاژانسی نیوزویک لە راپۆرتێکدا باس لە نەهامەتیەکانی گەلی موسڵمانی ڕۆهینگیا دەکات بەدەست سوپای میانمارەوە. باپی راپۆرتەکە ماوەی 5 ساڵە بە بەردەوامی و بە پلان گەلی ڕۆهینگیا لەلایەن سوپای میانمارەوە لە ناو دەبرێن، با تایبەت لەو کاتەی کە سوپایە وڵاتە لەشکرکێشی کردە سەر ویلایەتی ڕاخین و گەلەکەی دەربەدەر کرد. 5 ساڵ پێش ئێستا سوپای میانمار چووە ویلایەتی ڕاخین و بەوهۆیەوە نزیکەی 1 ملیۆن هاوڵاتی گەلی موسڵمانی ڕۆهینگیا بەرەو بەنگلادش خەڵاتن. هێزەکانی میانمار دەستدرێژیان کردە سەرافرەتانی گەلی ڕۆهینگیا و هەزاران گوندی موسڵمانیان سووتاند و کوشت و کاڵیان لەناوبەرد. راپۆرتەکە دەڵێت لە ئێستادا نزیکەی ملیۆنێک هاوڵاتی ڕۆهینگی لە بەنگلادش لە کامپەکاندا لە دۆخێکی تەواو ناهەمواردا دەژین. پرۆسەی دەربەدەرکردن و لە ناوبردننی سەرۆت و سامان و خاک و ئاوی ئەو گەلەش لەلایەن میانمارەوە بەردەوامی هەیە، کەچی کۆمەڵگەی نێودوڵاتی لە ستەمێکی بە پلانی لەو شێوەیەدا دژ بە گەلێک بێدەنگی هەڵبژاردووە. باپی راپۆرتی نیوزویک سوپای میانمار یەکەم جاری نییە کە پرۆسەی لە ناوبردننی گەلی ڕۆهینگیا پیادە دەکات، بەڵکو ساڵی 1978 هەمان پرۆسەی جێبەجێ کرد و هەزاران کەسی لێکوشتن و ملیۆنانی لێ دەربەدەر کردن. پرۆسەی ئەمجارەش پیادە دەکرێت ملیۆنان ڕۆهینگی لە میانمار بەرەو وڵاتانی دیکە دەربەدەر کرد و لە ناوخۆشدا حکوومەتی وڵاتە بە یاسا پلانی بۆ سڕینەوە و نێشتنی گەلێک بە ناوی ڕۆهینگیا دەست پێ کردووە. ئەم پرۆسەیە کە حکوومەت دەیەوێت بە یاسا و دەستورەکەی جێبەجێ بکات، بریتیە لە ڕێگریکردنی ڕۆهینگیەکان لە خوێندن و خزمەتگوزاریە تەندروستیەکان و کارکردن، هەروەها ناویان وەک ڕۆهینگی. ئەمەش ئەو هەنگاوانەیە کە حکوومەتی وڵاتە لە ڕێگەی سوپاوە پیادەی دەکات بۆ سڕینەوەی ڕۆهینگیەکان. پلانی نوێی میانمار دژی گەلی موسڵمانی ڕۆهینگیا بە بەرچاوی کۆمەڵگەی نێودوڵاتی و نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە کاری لەسەر دەکرێت، بەڵام ئاڵوێستی جددی بۆ ڕوبەڕووبوونەوەی تا ئێستا لە ئارادا نییە.